هەستەکەم نەوەی تازە و کۆمەڵێکیش لە نەوەی کۆن بەڕاستی شارەزاییەکی تەواویان لە ئاینەکەی خۆیان نییە و بە جوانی بە تایبەت پێغەمبەرەکەیان ناناسن. ئەبینی دوژمنان لە هەموو لایەکەوە موامەرە ئەگێڕن بۆ ناشرینکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بەگشتی و هەڵگەڕانەوەی گەنجان لەو ئاینە پاک و جوانە و بە تایبەتی ناشرینکردنی خودی رسول الله صلى الله عليه وسلم ئەو پێغەمبەری آخر زمانە کە خوای تەعالا کردوێتە خاتەمی پێغەمبەران واتە کۆتایی هێنەری پەیامبەرەکانی خوای پەروەردگار محەممەد صلى الله عليه وسلم کۆتایی پێغەمبەرانی خوایە بۆ سەر زەوی هەتا کۆتا زەمان پێغەمبەرێک لە دوای ئەو نایە و پەیامەکەی محەممەد صلى الله عليه وسلم کۆکەرەوەی پەیامی هەموو پێغەمبەرەکانە و ڕەوشتی پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم کۆکەرەوەی ڕەوشتی هەموو پێغەمبەرەکانە و محەممەد صلى الله عليه وسلم بتایبەت خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەلەکم فی رسول الله ئوسوة حەسەنە، یعنی پێغەمبەر صلى الله عليه وسلم باشترین سەرمەشقە بۆ ئەوەی مرۆڤایەتی بیکەن بە سەرمەشقی خۆیان. هەر لە قورئانە خوای تعالی باسی پێغەمبەرەکانی تر ئەکا و ئەفەرمێ شوێنی ڕێبازی یان شوێنی ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرەکانی تر بکەون فبهداه مقتده. داوا لە من و تۆ ئەکات کە ئێمە ئیقتیدا بە پێغەمبەران بکەین، بەڵام تایبەت کۆکەرەوەی ئەخلاق و ڕەوشتی جوانی هەموو پێغەمبەرەکان کە محەممەدە صلى الله عليه وسلم کە خوای تعالی خۆی وەصفێکات لە قورئانە ئەفەرمێ وەلەکم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر. تایبەتیەکە خوای تعالی لەبەر ئەوە من هەست بە مەترسی ئەو مەوزوعە ئەکەم و هەست ئەکەم بە تایبەت لەناو جیل و نەوەی گەنجە نەوەی نوێیە هەستەکەی ناسینی محەممەد صلى الله عليه وسلم ناسینی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەکو پێویست نییە. یعنی گەنجانمان پێغەمبەر ناناسن، قودوەکەی خۆیان ناناسن، نەک تەنها سیرەی پێغەمبەر ناناسن. وەکو مامۆستا دکتۆر عرێفی ئەفەرمێ چوومە زانکۆیەک لە زانکۆکانی سعودیە لە مەرحەلەی دوو زانکۆی ئیسلامی کولیەی عەقیدە، چوون پرسیاری محاضرەیەکم بوو لەلایەن حەزم کرد تاقییان کەمەوە بزانم مستەوای ئەم تەلەبانە لە چی مستەوایەکن تا قسەیان بۆ بکەم. ئەوە پرسیاری خێزانەکانی پێغەمبەرم لێ کردن، ئەفەرمێ دوای ماوەیە یەکێکیان وەڵامی دایەوە وتی عائیشەی بەس عائیشەی ناسی. ئەڵێ هەندێ ڕاوەستان پرسیارەکەم دووبارە کردەوە، ئەڵێ یەکێکی تر دەستی بەرز کردەوە لە 89 تەلەبە، یەکێکی تر دەستی بەرز کردەوە وتی فاتیمە. یعنی وا تێگەیشت بوو کابرا لە سعودی ئەخوێنێ کە مەککە و مەدینەی لێیە نەزانێ ژنەکانی پێغەمبەر ناوی چییە و فاتیمەی کچی پێغەمبەر بکا بە خێزانی پێغەمبەر. ئیتر ئەمە چۆن ئەبێ بەرگەی شوبهات و ئەو هەموو گومانانە بگرێ کە ئەمڕۆ دوژمنانی خوا دژمنانی ئیسلام بۆ مسلمانان ئەیگێڕن؟ چۆن ئەبێ بەرگە بگرێ؟ بەرگە ناگرێ لەبەرەوەی نە پێغەمبەر ئەناسێ نە ئەخلاقی ئێزانێ نە ڕەوشتی ئێزانێ. و ئەمەی کە ئەو لەوێ باسێکا لە سعودیە بە تەئکید لە وڵاتەکانی دەرەوەی سعودیە کەمتر گەنجان پێغەمبەر ئەناسن. بگرە هەنێکیان تەنها ئەزانن پێغەمبەرە و لە دایک و باوکیانەوە وشەیە فێر بوون کە پێغەمبەر جگەلەوە هیچی تر نازانن. لەبەرەوە بە ئاسانی دوژمنان ئەتوانن فێڵیان لێ بکەن، بە ئاسانی دوژمنان ئەتوانن هەڵیان خەڵەتێنن، لە دین هەڵیان گەڕێننەوە و بە کەمیشی مەزانن ئەم قسانەی من. واللهی هەر کوڕەکان و نەوەکانی ئێوەن لە فەیسبوک
لە تۆڕەکانی ئەنتەرنێت دەیەهایان هەڵگەڕاونەتەوە لە دین، دەیەهایان گاڵتە بە ئیسلام ئەکەن، گاڵتە بە دین ئەکەن و پێغەمبەر ناناسن صلی الله عليه وسلم. کێشەیەکی زۆر گەورەیە برا بەڕێزەکانم، خوشکە بەڕێزەکان، کێشەیەکی زۆر گەورەیە ئەمە، بە ئاسانی وەری مەگرن و مەسئولیەت و بەرپرسیارەتیشی ئەکەوێتە سەر زانایان و بانخوازان بە تایبەت کەوا هەڵسن بە مەسئولیەتی خۆیان، کە هەڵسن بەو کارەی کە لەسەر شانیانە. لەبەرەوە من هەلە ڕوانگەی ئەوە زنجیرە باسێک لەسەر پێغەمبەر و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەرزی جەنابتانەکەم، زنجیرە وتارێک تایە هەوڵ ئەدەم بە پێی توانە لایەنی ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوا عەرزی بەڕێستان ئەکەم کە پێغەمبەر چۆن کەسیە بووە، چۆن کەسایەتیە بووە. ناکرێ پێغەمبەرێک کۆتا پێغەمبەری خوا بێ لە قیمەی ئەخلاقانە بێ، ناکرێ. هەر خوای گەورە لە قورئانە خۆی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم، يعني أي محمد صلى الله عليه وسلم تو لقمة لوتكي أخلاق جوانياي. لبر أو خوش يسكانم لم متاربة دواو، يعني أما كمتار أبي زنجير باسكاني إما لسر بيغمر أبي صلى الله عليه وسلم، لسر روشتي بيغمري خوا، چونك بيغمر يعني إسلام، بيغمر يعني حمو أو دابو نريتي كإيمي كردواري همانا، همو أو أخلاق الروشتي كإيمي كردواري همانا، زور ضرورة إما آقامان ليبي. بيغمري خوا صلى الله عليه وسلم كان أحسن الناس خلقا، بوتاري أمرما لسر أمية. بيغمر صلى الله عليه وسلم لا قمي أخلاق الروشت برزياب ولا حمو خلقي أخلاقي جوان تربوه، هرچی صفاتەکانی ئەخلاقی لە پێغەمبەر کۆبووەتەوە. تەنانەت لە حەدیثێکە ئەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق، من خواناردومی تا چی ڕەوش جوانیەکان هەیە کە پێغەمبەرانی پێشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پیاوچاکان و ئەولیاکان دایان ڕشتووە و دایان مەرزاندووە، پێغەمبەر هاتووە تەواوی کا، کۆی کاتەوە. بۆیە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیمەی ئەخلاق و ڕەوشت بەرزیابێ. لە باسی بەسەرهاتی دابەزینی یەکەم جاری وحی بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە و لە خاتو عایشەوە باسی ئەوە ئەکات کە چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵەتی چۆن بوو لە کاتێکا لە ئەشکەوتی حیرا بوو کە یەکەم جار وحی بەسەرا دابەزی. پێغەمبەر نەیئەزانی بالضبط لە سەتاسەد ئەمە وحیە لە سەرەتاوە، بۆیە زۆر ئەترساوە، بە ترس و لەرزێکی زۆرەوە گەڕایەوە ماڵ. ئەو کاتە هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 40 ساڵانی تەمەنی پێغەمبەرات تەنها خاتو خەدیجە بوو، هاتو داوای لێ کرد بیپێچێتەوە، زەممیلونی زەممیلونی، فەرمووی بمپێچەوە بمپێچەوە و ئەلەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵەتەکە زۆر سامناک بوو لەسەر دڵی رسول الله. و بۆ باسەکەی بۆ خەدیجە گێڕایەوە و فەرمووی لەقەد خەشیت على نفسی، فەرمووی لە خۆم ترسام بەڕاستی، يعني حالتك أو نسام ناقبو كاتي جبريل هاد بولاي وقصي لقل كرد أفرمي لخوم ترسام ألا يا خديجة قصيك أكا زور قرنقا أفرمي فقالت خديجة كلا والله لا يخزيك الله أبدا، نخير أي محمد والله سن بخوا خواي تعالى توسر شورناكا، چونکە تۆ خاوەنی سیفەتێلێکی خوای گەورە ئەو کەسانەی کە ئەو سیفاتانەیان تیابێ خوا قەت سەرشۆڕیان ناکا. إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق. فرمو أي محمد صلى الله عليه وسلم أي محمد تو خوا قەت سەرشۆڕت ناکا، سوێن بێ بەخوا، تۆ کەسێکی پەیوەندی خزمایەتی ئەگەیەنی، سڵەی ڕەحم ئەگەیەنی، تۆ کەسێکی یارمەتی یەتیم و بێکەس و بێتوانا و نەدارەکان ئەدەی.
تۆ کەسێکی ڕێز لە میوان ئەگری، تۆ کەسێکی لە هەر شوێنێکە حەق داوات لێ بکە بە هەڵە داوان ئەچیتە دەمێوە. یعنی لە شوێنێکە ئەگەر کەسێ لەسەر حەق بێ و پێویستی بە یارمەتی تۆ بێت، تۆ بە هەڵە داوان ئەچیتە دەمێوە. دەی کەسێ ئەم سیفەت و ڕەوشتانەی تیابێ هەرگیز خوا سەرشۆڕی ناکا. يعني پێغەمبەر صلى الله عليه وسلم خاوەنی ئەو سیفاتانە بووە. إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق. أما صفات كان پیغمبر صلى الله عليه وسلم. إمام مسلم لأنسي كري مالك وبماني جريت أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم أحسن الناس خلقا. پیغمبر صلى الله عليه وسلم لهمو خلقي أخلاق روشتي جوان تربو، فربما تحضر الصلاة وهو في بيتنا. الله جاري وهبو كاتي نيوش أهات پیغمبر صلى الله عليه وسلم لماري إيمي أبو فيأمر بالبساط الذي تحته فيكنس. هل أو جايك لسري أخو كحسيرك بو لزل دروس كرابو أي فرمو باكي كنوو توزي آية كرت فيها هل بان أو نيوشكي أكرت. ثم يؤم رسول الله صلى الله عليه وسلم ونقوم خلفه أو برنيجيب وأكردين إيمال بشتي وابوين فيصلي بنا نجي في أكردين. وكان بساطهم من جريد النخل، يعني أو حسيرج لسعف دار خرما دروس كرابو. يعني پیغمبر صلى الله عليه وسلم قمي خاكبوني تيابوا أو فري تواضعو خاكبون لپیغمبر إخوابوا، يعني قد كبري نبوا قد تكبري نبوا. صفتي كبر دورترين صفات بوا لپیغمبر خوشوي اسمانه صلى الله عليه وسلم. إمام مسلم بمن أجريته كوا سعدي كري هشام ويستي بچي بو غزا لپيناوي خوايا، بچي بو جهاد لپيناوي خوايا. ام پیاوا سعدي كري هشام مالكي خانوي كي هبو فروشتي جنكيشي طلاق دا وتي الروم جهادكم لپيناو خوات تا اكجريم بو اوي خوالي مرازي بي. كاتي هاد بو مديني پیغمبر صلى الله عليه وسلم وچاي بأصحاب كاني پیغمبر كوت وبابتكي بو جرانا وأوان شوتيان أما صفاتي پیغمبر نية وأخلاقي پیغمبر نية جنكي طلاق بداو مالكي بفروشي وبروا بو غزا بلي ناقر ريما حتى أكجريم. چند کسی لزمانی پیغمبر وایا نکرد پیغمبر قد غیلی کردن. پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرموی ایوه بچن بو غزا، فرموی بچن بو غزا و غزا بکن و اگر خواهی گورا قسمتی بو نوسین شهید ببن شهید ابن، اگریش بوی ننوسین اگر رینو بو ناو مالو منالتان، يعني بأجر وباداشت وقرانويش بو ناو مالو منالتان. اما صفاتي پیغمبره آياتو اتوي شويني پیغمبر بكي ويا اتوي بهوا وارزوي خود شد بكي. فرموي نا باشترين قدوة بو من پیغمبره صلى الله عليه وسلم بو شويني پیغمبري خوا اكوم لبر اوا جيبجي كرد. جا فرموي برسيارم كرد لابن عباس كأو كاتا ابن عباس صحابي پیغمبر بو صلى الله عليه وسلم وعالمي صحابة كان يجبو لو زمنيك أو باسيك أفرمي برسياري ويتري پیغمبر مليكر پیغمبر صلى الله عليه وسلم چون ويتري كردو، يعني چون نجي ويتري كردو بي وتم بچو بو خزمتي عائشة أو لهموك الزاناتر بويتري پیغمبر صلى الله عليه وسلم. الله منش چون بو خزمتي دايك عائشة خيزاني پیغمبر صلى الله عليه وسلم لدواي وفاتي پیغمبر بچندين سال الله چون خزمتي وبرسيارم ليكر وتم پیشا او برسيارم ليكر وتم اخلاقي پیغمبرم بو باز بك. پیغمبر روشتي چون بو اخلاقي چون بو. فرمي القرآن اخواني توا ألست تقرأ القرآن؟ آية قرآن اخواني توا وتم بلي. فرمي ديباب زاني فإن خلق نبي الله صلى الله عليه وسلم كان القرآن. أخلاقي پیغمبر قرآن بوا كقرآن تخين دو أزاني پیغمبر
قورآن بووە، قورآنێکی زیندوو بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوەی لە قورآنە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی جێبەجێ کردین بە عەمەلی. ئەوەی لە ناو قورآنە نووسراوەتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێی کردووە بۆمان بە عەمەلی. ئەڵێ کاتی ئەمەی وت ویستم هەڵچم ئەتر پرسیار هیچی تر نەکەم حتا ئەمرم لە هیچ کەسێ، چونکە ئەمە جوانترین ڕوونکردنەوەیە. ئەگەر ئەتەوێ ئەخلاقت جوان بێ قورآن بخوێنە، قورآنت خوێندەوە جێبەجێی بکە، ئیتر ئەوە ئیسلامە. ئەڵێ هاتە خەیاڵما هەڵسم ئیتر لە ژیانما لە هیچ کەسێ پرسیار نەکەم، قورآن بخوێنمەوە ئیتر ئەوە ئیسلامە، ئەوە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام ئەڵێ دوای ئەوە هەندێک هاتە خەیاڵما هەندێک پرسیاری تر بکەم. وتم ئەی شەونێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە؟ فەرمووی سوورەتی یا ئەیوهە المزەمملت خوێندۆتەوە؟ وتم بەڵێ. فەرمووی ئەو سوورەتە سەرەتاکەی دابەزی بۆ پێغەمبەر و ئەسحابەکانی، شەونێژی فەرز کرد لەسەر پێغەمبەر و ئەسحابەکانی ماوەیەک، نزیکەی ساڵێ شەونێژی فەرز کرد. سەرەتای سوورەتەکە شەونێژی فەرزەکە، پاشان کۆتایی سوورەتەکە دوای ساڵێ دابەزی کە خوای تەعالا شەونێژی کرد بە سنت لەسەر سەحابەکان. دوای ئەوەی پەروەردەی کردن، جا شەونێژی ئینسان پەروەردە ئەکا بەڕاستی. کۆمەڵە سەحابە کە شەونێژی فەرز کرا لەسەریان پەروەردە بوون. تۆ هەموو شەوێ هەڵسی شەونێژی بکەی، ئەمە ئەو پەڕی تەربیە و پەروەردەیە بۆ شەخسیەتی ئینسان، بۆ کەسایەتی ئینسان. پاشان خوای تەعالا کردی بە سنت لەسەر پێغەمبەر و لەسەر یارانی. کۆتایی سوورەتەکە خوای تەعالا کردی بە ڕوخسەت. پاشان پرسیاری ویتری پێغەمبەرم کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ویتری کردووە؟ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوان هەڵەسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 8 ڕکات نوێژیە کرد، تیادا نەئەنشت، یعنی تەحیاتی نەئەخوێنا بەدەم یەکەوە، یعنی شێوازی زۆرە ویتری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمەی کە عائیشە باسێکا شێوازێک لە شێوازەکانێتی. 8 ڕکاتیە کرد، دانەئەنشت، لە 8ەمە دائەنشت تەحیاتیە خوێنا، دیارە دوور و درێژیش بووە. دوای 8 ڕکاتەکە تەحیاتیە خوێنا لە 8ەم ڕکاتە، سەلامی نەئەدایەوە، هەڵ ئەسایەوە ڕکاتێکی تریشیە کرد، ئەی کرد بە 9 و سەلامیەدایەوە، ئەوە 9 یعنی ویتریە کرد. دوای ویترەکە هەڵ ئەسایەوە 2 ڕکاتی تریشیە کرد، ئەی کرد بە 11، ئەی کرد بە 11. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا ویتریە کرد، خاتو عایشە باسیەکە بووی کە تەمەنی گەورە بوو، چوو بە ناو ساڵەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جیاتی نۆکە حەوتیە کرد، یعنی 6 ڕکاتیە کرد کە تەمەنی گەورە بوو، لە حەوتەما ویترەکەی ئەخوێنا، دائەنشت یعنی لە 6ەمە تەحیاتێکە کرد، دوای ئەوە هەڵەسایەوە ڕکاتێکی تریە کرد، ئەمجا سەلامیەدایەوە، دوای ئەوە 2 ڕکاتیە کرد، ئەی کرد بە 9، يعني يانزي ناكد أي كرد بنو بيغمر صلى الله عليه وسلم أخلاقي وابو جال أخيرا لم بسر هاتا دريجة أمي أخيري زياتر قرنجة بو بابتكي أمرو إيما أفرمي. وكان نبي الله صلى الله عليه وسلم إذا صلى صلاة أحب أن يداوم عليها. بيغمر صلى الله عليه وسلم قال حزي بكر دايا نيوجيكي بكر دايا بردوام أبو لسري، يعني تركي نأكرت تنانت روجي كان نيجي سنتي دوای نوێژی نیوەڕۆی نەکرد، جەماعەتێ مەشغوڵیان کرد لە دوای عەسر کردیەوە، لە دوای عەسر کردیەوە، دوای عەسر سنەتی نییە، بەڵام نوێژی دوای نیوەڕۆی نەکرد، لە دوای عەسر کردیەوە، ئیتر تا وەفاتی کرد ئەوەی دوای عەسری هەر ئەکرد، حتا وەفاتی کرد 2 ڕکات، ئەو 2 ڕکاتەی کە یەک جا کردی بە بەردەوامی ئیتر ئەیکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. یعنی پێغەمبەری خوا نوێژێکی بکردایە حەزێکت ئیتر تەرکی نەکا، بە بەردەوامی بیکە. ئەوە زۆر مهمە بۆ ئێمەش کە کارێک ئەکەی هەوڵدە بەردەوام بە لەسەری، نەوەک مەسەڵەن شەوێک هەڵسی 101 ڕکات بکەی ئیتر نوێژ نەکەی، نە، ئەگەر بکرێت 2 ڕکات نوێژی شەو نوێژی بکە، بەڵام بەردەوام بە تا مردن لەسەری، ئەوەرەوە باشترە شەوێک هەڵسی 1000 ڕکات بکەیت و ئیتر دوایەوە وازی لێبێنی. وكان إذا غلبه نوم أو وجع من قيام الليل صلى من النهار 12 ركعة. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر شەوان نەیتوانایە شەو نوێژی بکردایە بەهۆی نەخۆشیەوە، بەهۆی ماندووبوونەوە،
بەیانی لە نوێژی زوحایە دوانزە ڕکات کرد، یعنی حەقیە کردەوە، ئەوەی شەو کە نەیتوانە بە ڕۆژ حەقی کردەوە. ولا أعلم نبي الله قرأ القرآن كله في ليلة. أما سنتي بيغمر نية الشبه حتى بياني قرآن بخويني ويقشو ختمك بيغمر قد واي نكردوا، يعني زيادة الروي نكردوا بيغمر صلى الله عليه وسلم. ولا صلى ليلة إلى الصبح قتنا بني بيغمر صلى الله عليه وسلم الشبه حتى بياني شو نجيبك شتي واي نكردوا بيغمر صلى الله عليه وسلم، يعني ما ندوبونك، يعني بيغمر صلى الله عليه وسلم شو نجي زور كردوا بلام ئەوەندەی نەکردووە کە حتا بەیانی بێ بەردەوام بێ، شتی وا نەبووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم زیادە ڕەوی نەکردووە. ولا صام شهرا كاملا غير رمضان. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرگیز یەک مانگ بە ڕۆژوو نەبووە بە کاملی ئیلا ڕەمەزان نەبێ، بەس ڕەمەزان هەرسی ڕۆژەکەی گرتووە. ئەوەکانی تر هەندێکی لێ گرتووە، بڕبڕی گرتووە، ڕۆژەنە ڕۆژێکی گرتووە، پێنجشەمان و دووشەمانی گرتووە، یعنی بەو شێوازە. ئیمامی بوخاری بە سەنەدی خۆی ئەیگەڕێتەوە لە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص پرسیاریان لێ کرد صفەتی پێغەمبەر لە تەوراتا چۆن بووە. صفة النبي صلى الله عليه وسلم في التوراة، يعني توراتي موسى باسي بيغمري كردوه، صفتي بيغمر لتوراتا چون بوه. أفرمي صفتي بيغمر صلى الله عليه وسلم لتوراتي شاوكو صفتي وابوه لقرآنا. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وحرزا للأميين. أي بيغمري خواه ئێمە تۆمان ناردووە شاید بی بەسەر خەڵکەوە، مژدەدەر بی، ئاگادارکەرەوە و وریاکەرەوەی مسلمانان بی، و پاڵپشت و قەڵایەک بی بۆ ئومەتە نەخوێناوارەکە، یعنی ئەوەی کە لە زمانی پێغەمبەرا بووە صلی الله عليه وسلم. أنت عبدي ورسولي، تو عبدي مني، ئەمە لە تەوراتە هاتووە. خوا ئەفەرمێ بە پێغەمبەر أنت عبدي ورسولي، تو عبدي مني وبندي مني بيغمري مني، سميتك المتوكل، ناوتم ناو متوكل، يعني او كسيك بشت بخواء بسيه. ليس بفظ، هرجيز وشكو درج نبي، يعني بيغمر صلى الله عليه وسلم صفاتكاني وشكو درج نبوة. ليس بفظ اولا قرآن شهاتوه، ولا غليظ، وقد زبر نبي. فظ يعني او كسيك وشكو اخلاق ناشرين، خلقانك هن زور جار لواني خوشان بشون كوتوي بيغمر بزانن وازان شون كوتوي بيغمر اويك وشك بي درج بي سلام لكسنكي قسلق الخلقانكي ليود زردخنني تبعني عندي واتي اغن بلان بيغمر صلى الله عليه وسلم عكسي اما بوا. غليظ بالرب او كسيك قاسي القلب، معاملوها وسكوتي لقل خلقها زبرة. بيغمر وانبوه لتوراتي شأم صفتها ولا قرآن شاخوي تعالى باسي أم صفتك. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. اگر تو كسيكي زبر وشكو دل رقب ويكسب دوتا نعمة، بس بيغمر صلى الله عليه وسلم أو صفاتها نيتي عنبوه. ولا صخاب في الأسواق، بيغمر صلى الله عليه وسلم قتل بازار هاواري نكردوها، يعني امش صفتك ناشرين لبيغمر نبوه. ها تماتا ها نازم چی هاوار کردن بو شوازه صفاتي بيغمر نبوه. ولا يدفع السيئة ولا يدفع بالسيئة السيئة، كسي خرابي برامبر بيغمر بكرده هرگيز بيغمر خرابي برامبر ناكر، يعني برامبر بخرابي خلقي بيغمر والله قد بخرابنا ادايوا. ولكن يعفو ويصفح، پیغمبر صلى الله عليه وسلم بردوام لبردبو هر کسی کش خرابه کی برانبری بکردای پیغمبر صلى الله عليه وسلم لی خوشب. داواکارم خواهی گرو بخاطر ناوجوانکانی خوی رحمت پیبکا، هدایت من بده، نوری ایمان بخاطر دلکان منو ومن پیبکا بجوانی پیغمبر بناسین، بجوانی دینکی بناسین، بجوانی آگادار ببینوا لا سيرته جيان نامو سنتي بيغمر صلى الله عليه وسلم. يا ربي إصلاحي حال من بكي،
یا ربی موفقمان بکەی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کەسێک داوای دوعای خێری لێکردین یا ربی نەخۆشی هەیە خوایە شیفای نەخۆشەکەی بدەی یا ربی شیفای نەخۆشی هەموو مسلمانان بدەی بە تایبەت ئەوانەی کە داوایان لێکردوین یا ربی شیفایان بدەی یا ربی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی دوعا و ذکری چاکەی ئێمە بۆ مردوەکانمان خوایە پیان بگەێنی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی خوایە بەزەید بە مسلمانانی بۆرمایە بێتەوە ئەوانەی کە ئێستا زوڵمیان لێ ئەکرێ ستەمیان لێ ئەکرێ بەناحەق ئەکوژرێن ئەبڕێن ئەسووتێنرێن یا ربی خوایە بەزەید پیانە بێتەوە یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە کوردستانمان لە هەموو بەڵاو موسیبەتێک بە دوور بگری یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە طاعت و عبادتمان لێ قبول بکەی یا ربی ئێمە لەبەر خاتری تۆ لەم شوێنە کۆبووینەتەوە خوایە بەزەید پێمانە بێتەوە یا ربی چاکەکانمان لێ قبول بکەی لە خراپەکانیشمان خۆش ببێ ئامین ئامین